بەرنامەیەکی دیکەی ڕەمەزانی گوندەکانەوە هاتوومەتەوە بۆلاتان. ئەمڕۆ لە بانیشارم. بانیشار کۆتا گوندی هەورامان و دەستپێکی ئەو گوندانەیە کە زۆرانی زمانن. لێرە هاوڵاتیان بە سەرقاڵی بەخێوکردنی ئاژەڵ و باڵندە و لەگەڵ ئەوەشدا کشت و کاڵ دەکەن. باخداریان زۆر کەمە لێرە بەهۆیەوەی کە ناوچەکە دەشتاییە و دانیشتوانی ئەم گوندە زۆرینەیان بە زمانی سۆرانیە. توانین بڵێن هەمویان بە زمانی سۆرانی قساکەن، بەڵام کۆتا گوندی هەورامانە بانیشار. ئەمڕۆ لەگەڵتانە ئابین بۆ ئەوەی ژیانی گوندی بانیشار و بە تایبەتیش لە ڕۆژانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا نیشانی ئەوە بکەین. باشی سەلامت بیا چێکەنەوە بابژ وڵای حەوشە ماڵی ئەمە دوایەوەی حیوانەکانتان ناڕۆن بەڵێ چێکەن بەیانیانی ڕەمەزان هەڵەسن لە خەڵ ماڵا هەڵەسین حەوشە ماڵین و مانگا دۆشین و ئەوە پرس نییە بۆتان بە ڕۆژ بەرەوڵا قورسە بەس چ بکەین مەجبورین باسی بانیشار خۆشە نییە لەخوا بەزیاد شەوەچن بەیەکەوە بۆ تەراوێ یا لە ماڵەوەی لە ماڵەوەی کەین وڵا هەنێکمان نیکشمان ئەچین مزگەوتی لێوانی گەورە مزگەوتی لێ بەڵێ ڕۆژانەی ترکە هەڵەستنەوە ما دوای حیوان دەرکردنوانە چێکەن شیر و ماس و شتاکی چی لێکەن مەڵا ئەکەین بە ماست و ئەکەین بە دۆ ئەکەین بە سیراج کەنی سەراگر هەڵی هێنی ڕەمەزانی جاران خۆش بێت وحی بڵێم جاران لەوانی جاران خۆشتر بیت نازانم بڵێم چی ئێستا خۆشترێوەکە بۆ لای خۆتەوە وەلای خۆمەوە وڵای و کاتە خۆش بوو خۆشتر ئەرکتان کەمتر بوو یاچی ماڵکە و کاتێکمان زیاتر بوو تا ئێستا بچ و کاتە خۆشتر بوو کە ئەرکتان ئیتر دڵ خۆش بوو دڵ خۆش بوو ئێوانە ژە بێت چێشتکەن وانە بۆ بەربانگ و بۆ پارشێ و پاشە چێ خۆن باش و چێش لێنین چێش لێنێنەوە دیسان ماستوشت ناخۆن ئێمە حەزمان لە ماست و پەر ماستە خۆین بەس بە برنجەکەەوە بێ برنجش لێ بنین یعنی برنجی پێوە باڵ ئێوارە زیاتر حەستان لە چیەکەی بۆ ئێوارە وڵا برنج لێنین و شلە دروستەکەین و ئارێتێکی دروستکەین وڵا برنج لێنین جای وایە گۆشتمان هەوێ دروستیەکەین و ئاها لە شتان ساغ بێمە خواژی سەلامت بێ لەخوا بەسیابێت زۆر باش خەڵکەکەی مەشغوڵی چی واللهی بە تایبەتی زۆربەی بڵم حیواندارە ئەو لاشی فەلاعەت و گەنم و ژۆ و نۆک و ئەمانەیەکەین بە زیاتر هینتان یە کشتتوکڵ هەمانە بەس بەخوا ئاو کەم و وەکو پێویست نا سەرچاوی ئاوی کوێە ئێرە سەرچاوی ئەوە شیرە مەڕە ئەوە تقریبا لە سێ شەو ڕۆژە شەو ڕۆژێکی بانیشارە بەس ئەو ئاوەتان هەیە بەڵێ بۆ مەسەری فەلاعەت هەر ئەوەمان هەیە هەرەوە ئاژەڵەکانتان بۆچی ئاژەڵەکەمان بەچسانە ئەچون بەم شاخەوە بە هاوینیشان لەم دەشتا ئەبن ئەو ئاوە هەر هەیە و ئاوی کەشمان هەیە سەرچاو بەشی فەلاعەت ناکە زیاتر ئاژەڵداری بەڵێ زیاتر ئاژەڵدار و فەلاعەتەکە ڕەمەزان قرس وەڵڵەهی چارنەیت خۆ بە چی لەیەکە ئەوە شتێک نییە گەرک و بڵێ بە ئەمڕۆ نەچم بێ ئەبێ هەموو کاتێک لەگەڵ یا بگونجی زستان ناوبزانام کەمتر دەریانەکەن بەچسانە هەر ڕۆژە باران بێ هەر دەریانەکە بەیانی هەڵەسین سەعاتێک ئەو ئاڵپێشانەیەنێمان کە نەژوورەوە تاڵ لە وەرگاتان
هەمانە بەس لەوەڕ پێ نەگەیوە. مە بەسمەوە ئێوە کێشتانی هەنێ شوێن هەبوو یان و ینی لەوەڕ باش نییە ئێسەوە ئەو نانە ئێمە کێشەمانێ لەخوا بە زیابێ بەس شێ کەمبارەی بە لە جاستی خۆی ئاەن لا ئێمەشتان نەچینە کۆتاییسان لەوەڕ پێ ناگە. مانگی سێ بە لاوە مانگی سێ ئیتر کۆتایی مانگی سێ لای ئەمە ئیتر هەموو وڵاخ و حیوان ئاڵپی ماڵەوە ناخوات. لێرە هەیە ئەوە ئاژەڵەکانی زۆر بتوانێت پشت بە بەرهەمەکەی بەسێ بووی کە نەبینێرێتە دەرەوەی گوندەکە بەتاشیت چی دروستەکە وڵا زیاتر لێرە هەر ماست و شیرەکەی لەگەڵ دۆ و کەرێ و پەنی هین سیرێش خانمەکانتان دروستەکەن بەڵێ ئەوان دروستێت بەڵێ ئەوان دروست ئێستا ئاسانکاریش بووە نیە مەشکەکانی مەشکە کارەبایە و دۆشینی وڵاقان زۆر بە شوێنەکان دەستگایە و ئیتر وڵا هەراوە خاو مەشکەی زوو خۆش بووە بەخوا و خۆش بوو بەخوا و خۆش ئەو تامیشکەی هەبوو لەسەتێکیکەی هەبوو هەر ژیانەکەی پێشتریش چێژێکی زیاتری هەبوو لەی ئێساتێ هەچەند ئێساتێ زۆربەی ئامێر زۆربەی وەسایل بۆ ژیان بۆ ئیسراحەتی ژیان دوزور بۆ زیاتر بووە بەڵام هەر ئەو کات خۆش بوو تەبایی هەبوو ڕێز هەبوو احترام هەبوو کۆمەڵەشت سواسەکە. سڵاو لێ سڵاو لێتۆ باشی ڕسەت بیا حیوانەکانتان دەرکرد ناوەڵی سا لە ژوورۆن کاوجۆمەنداونە لە ژوورۆن ئەو بۆچی بەزستانە درەنگ دەریانە وڵی ڕەمەزان و بەڕۆ ژووین وتی لەبەرەوە تااقەتمان لینی دەریفیمتە باسی بانی شار خۆشە باینشان لەخوا بەزیاب ڕەمەزان چۆنە لە بانی شارە یتیانی دوام ناڵەکەی یگرێت مناڵی ناڵەکەی نەک پیرەکەی هەموو یگرێت ئەو چۆن ئاوا زوو خەبەرتانە بێتەوە نوێژ بەیانیمان کرد لە مزگەوتە ناخەوین و لە مزگەوت نوێژەکەن بەجەمان باڵێ جەم هەمی پڕ مزگە و جێ نابێتەوە نیتیایی خەڵکی زۆری لێ بەشار ئارەوە خەڵکی زۆری لێ چۆن ئارەوەڵا ماڵی لێ ئێرە وڵا دەورە زۆر بوو هەمووی ڕۆیشتوە دەوری هەشتا ماڵێکی ماوە ئەوە لای لە هەمووی ڕۆیشتوە بەم ناوبۆرە سێسە ماڵەمین لە سێمانی لە هەڵەوجێ لە خوورماڵ خزمەت گوزاریتان هەیە گوندەکە چیتان هەیە بۆمان کراوە بیرمان بۆ لێ دراوە ئەمان بۆ ڕاکێشراوە بە ڕەمەزانە قرس نییە ئاژەڵداری بەخوا تۆ جە ناڕەحە دەبە زۆر نا ماڵەوە یارمەتی تێن ئەجۆن یارمەتیم جاخۆ بە تەنها ئاکرێت بەرهەمتان چۆنا شیر و ماست و ئەو شتانە وڵا بەشی خۆمانەکە و بەشی فڵمانانی لێ دێن و تا لە شتان ساغ بێ دەستە خۆش بێ بەیانیانی گوند خانمان زوو لە خەواڵەسن ڕەمەزان بێت یا خۆت ناجیاوازی نییە بۆوان چونکەوان کاریان زۆرە لە پاژۆی کە ئاژەڵەکان لە شوێنی مانەوەیان دەرەکەن ئەبێت جێگاکەیان پاکەنەوە بووی کە دووبارە خاوێن بێت تاوکو ئاژەڵەکانیانەوە مانگای لێرەیە سێری منەکەوتۆ بۆ منە بجوانی سێری منەکەی چیەکەوە هێشتا نەڕێشتیتە دەرەوە ها نەڕێشتیتە دەرەوە با بچم بزانم ئەم خانمانە لێرەیە چیەکەن سەرخاڵی چین کێ ئاژەڵەکانی نێرنە دەرەوە هەزامە بۆ نێوەی سارد و سەرمایە درەنگتر لە ڕۆژانیکەیان نێرنە دەرەوە جام لەم دەکەیانەش نازانم بەڵام چۆن چاکی کەمە دەرگاکەتانم لێ کردەوە باشیت مانوو نەبی چیەکەنەوە سلامت بیا خەڵکی گەور و حەوشە و ماگا دۆشین خوا لە شتانەی مانوو نەبن سلامت مەزانە مانوو نابن زۆر بەرەوەڵە زوو هەستن ئەرەوەڵا بێزوڵسی سعات چنەوە هەڵەسن ئێوە ئیتر بە دەماژەڵەکە وڵی دەوری 6 و 7 ئەو ناوەیتر هەڵەسی لەو کاتەوە خەبەرتانە بێت ئیتر دوای ناخەونەوە نەوەڵە بۆچی ئەرکەکەتان قرسە وڵای هەر ناخۆشەخە من حەزم لە خەوتنە نیە بخۆم و یەخوا لەش ساغ بێت ئیسایتر ئاژەڵەکان چونە دەرەوەکەی دەسەکەن بە دۆشینەوەیان وڵا ئیسا ئەلان شتم کورێتە بەری ئەلان بێ بیدۆشم ئێستا بێ دۆشی شیرەکەی لێ وڵی کەمە ماسوی کەمە مەشکە ینیکەن بە دۆش ئەرەڵە جاران مەشکە هەبوو هین بوو پێست بووانە ئێستا فافۆنەوە بەڵێ فافۆ هین ئێستا ئستیلە ئستیلە جیاوازی ئێستا بەکارەبایە ئێستا ئاسانترە هیچ لە ڕووی تاموچێژ و جیاوازیان بەرە وڵای پێستەکە خۆشتر بوو
وڵای پێستەکە تامی خۆشتر بوو بە زمانوبوونی زیاتر بوو ئەرە وڵای ناڕەحەت بوو هیلاک بوون لەکەوە دەسەکەن بە چێژ لێنان بۆ ێوارە وڵی دەوری سعاد داوا چوار و سێ و نیو ئەو ناوێتە دەست پێەکەی هەستان لە چێ زیاتر واللهی حەزمان لە چیە بڵێم حەزمان لە چی ڕاستە خۆش ئێمە لە پارشەوە پلانی بۆ دانیێڵیم زای نێوارە چی بخۆین ڕاستەکەی هەمووی وایە ئێساوانی هەمووی بیانوەگرێ ئەش خۆشە ئێستا بیخۆی نییە وایە وڵە زیاتر خۆتان حەسان لە چیە چی لێرێت لە بادی شار وڵی خۆمان زۆر حەزمان لە برنج و فاسۆلیە و ئاوە قیمە و شتانەی وا لە شتان ساغ بێمان با بچین بۆ لە ئینەکان کەی دۆشن هەشەلەکان ئەرەوەڵە باسان تەنورتان هەیە کەی کولێرە وڵا دوای ڕەمەزان وڵی خۆشە بۆ پارشە بەخوا ناخورێت بە برنجە قورسە بە کولێرە بە برنجەوە خورێت بە برنجەوە ناک بۆ پارشێ و بە ماستێکەوە کوورە بەشی ناخۆن برای ماز ناخۆن ڕاستەکەی زوو سەرفە بێ زووە سووتێ ماست ماز بە برنجۆی خۆن نایخۆنە کوتر ئەڵەن هەر سعات دە یەکسەر برسی تێبێ بەخەواڵێن خۆ من ماسی برنجە خۆی ناسەرێت منیژەی خۆم حەزم لێتی من حەزمە شلەنی ئەزین چیە کولێرە خۆشە بە ماستەوە بۆ پارشێ و هەر زۆر زۆر نایخۆن ڕێم ناڵەکان هینە بۆ منی دروست کە بزان چۆن ئەجات خۆتونی لەک لەی ماڵتان لەکوێیەوە دادی ماڵمان لە هەڵە بژێ بەزام ڕۆ لە لای ئێوە یاخوا بە خێر بێ سەرچە کولێرم بۆ دروستکەن پارشەی بەمە حوت من خۆم بیرم تێ گشتمان حوت خراینەوەێ هەمووتانیان کردەوە خۆدا ڕۆژ شتێکماوە بێت ناهێتە ئاوایەکەمان بێت بە پێوەستان لە کوشتێکمە وتی کەم وتی کوڕە گەورەی ماڵا وتیان ئیتر ئاوا وتیان مادەم گەورە باویگەی بە پەنجا ئارەوەڵا هەچلو حوتم چلو هەشتم خۆ بچووکیشیان کردی وڵای تخوان کێژنێنە من وڵا لە شانیریژن ماوە ناڵم کی ساڵی مە خوشمان نەبوو کەژنی نێدانی چی وڵایتنیان دانی وڵا لەبەرە خوشکتان نیە ئەی خوشمانە وڵاش نیە خوشک چەند مویمە ئەو ساژن بەژن بوو کەچکە خوشنی وایتێ و پەچی فۆتا بوو وڵا پەلو بۆتان شکاوتیانەوە قاوەنە جاکە قاچ خۆمانشکا باڵمانشکا بوو دیوتیانەوە قاوانە خوشکیانی بانیانینی کەسیان نیە بمانەنێ داینیان ئاخری چۆنیان وڵا ئاخی چونە لە شاری لێشن زۆر ویتر دەویان بێتان ئارە وڵا ئێستا چەند مناڵتان مناڵ ئەخمە سێشتم ماوەێ دوان ماوت خوا ماڵە ئاوا بێ سێژنە بۆچی ئیسە نا دوان میشە ئەخ مناڵمان نەبوو ئێستا پچکەلەکان پێنجە گەورەکانی مناڵتان گەورەکانی یا پێنجی هەیە گەورەکە پچکەلەکە تاوا یەخواخوا لێو نەسەنێ دەنگ و باسی ڕەمەزان خوا لەبان وڵای ڕەمەزان خۆش خۆشە خۆشە لەخوا بێ ئێستا خۆش بووە جار گەرم نییە و سەرمانە زۆر و جاران خۆش بووە ئێستا وەڵی جارەوەکو کەوەکو زەمان زوو وڵا کاتی گەنجی بۆم باس کە بزانام خۆش بڕ ئەزای زەمان زوو خۆش بوو خۆشەکەی دڵمان مرتا بوو خەر حەولیادا بۆ پارە بۆ خاوی دۆخات و بۆ شارێ هەرنان ئەو بوو بخاتیش باعث نەبوو دڵی مرتا ئیش چیتانەکە ڕۆژانە ئیسە کاورا ساوی خۆی پارێش تا دڵی مرتاحنی نامرتاحە چیتانەکە ڕۆژانە ڕۆژانێ وەڵی سال لە خەو ڕۆژ ڕوو بوون چیتان داروچین بۆ ئیشکردن و لە ماڵاوچین بۆ جووتکردن جووتی گابوو کاتێ ئەمان کرد و تاوتر ئێستا چیەکەن ئیسەتی وڵا بەتاڵ بم بێنی زوو بوو هەساون درەنگە بێ قەزابیە درەنگ بووە برە بەخوا من لە ساعە حوتەوە هاتوم بۆ ئێرە زانی لەو سەرەوە بووم چۆن مانگە تۆ ئازابووی کورە ئیش لەگرا ڕۆیشتن خەڵکمەەر ئیشێکی ببێ ئەنا من شەشیش هەساوم ئیسێت گەنجومەند هەر هەڵمەساوە ساعت دوان ڕاستن بەس ئێمە نەکبەتەکان زوو هەڵخوانەکە نەکبەت بیاخوا ئێستا بۆ کوێڕی هەڵچین بۆ تازیە ئیشەڵە بۆ خوورماڵ ناوەڵا بۆ گامێشتەپێ گامێشتا هێشتا پەیوەندی کۆمەڵایەتیەکان بێزە لێرەوە خزمی نەمووی کەسیەک هەمووی تێکەڵ بوو هەمووی خزمە و ئاوها چەند ماڵی لێوە ئێرەبان ڕاست 120 شتێکی وای دێ بەس بازێکی چۆڵە بۆچی چۆلیان کرد ڕاکە ڕوا لەگرا هیچ نییە و کاسپی نیە حیوان وشتان بەخێوە کریا ئاژەڵ هێنا کشت و کاڵەوە هەیە حیوانیە هۆی وڵاخی هەیە وتر ئەوە چێکی خۆ چێک وەڵام من خۆم بەتاڵم بەتاڵی ئیتر ئێستا قاچ لێ ڕاکێشاڵی تەواو ئیسراحەتە ئەرەوەڵا بەتاڵ و وەتاڵ ئەی چۆن بەڕێیەکی ڕەمەزان بۆ بەڕێ یان هەڵەسی لە خەوچیەکە یا بۆم مەڵا بەیانیان هەڵەسم نەحەیج ناکەم هەروە تۆزێ سوڕێمەوە ڕۆمە دیسانە خەوم بەخوا بێ هەمووی بەخەو بەڕێ حیج نییە ویش نییە تابیکەیت و تەواو جاران خۆش نەبووە کاتێک گەنجبووی ئیشە کردووە ئایا چویەکی بە کەڕا بەم لاولای سێمە بازێکمان پیر بووی ناتوانژین بۆ کەژیش ماشەڵا گەنجی کەم بڵێ وەلا پیر بووین خاچ خولمان فوتا جا تۆزانی من چی مەسەراتگەی خوانەکەچی بەسەر من تا سێ کەڕە بریندار بووم بۆ لەکوێ وەڵا لە شانەوەری
هو ئەوەیە هەیە هەر نەخۆشە ناتوانێ و ئێستا چۆن ئێستا شکر باشی خۆ باشم لەخوا بە زیاوی خوا باش بێ ماشەڵڵا ئەوەنە گەنج و قۆز و جوانیت هەر بەس زیابێ باشم زیاترم ئەفتا زیاترم وەڵام میشم بۆ دانێت لە برێ وا دیار بووی یەخواتە منتان درێژ بێت چلێکم دەهاتێ دەرەستە من ڕخوا دەبرم لە ماڵ ئالێرێ بەس ئەمە وا نەزانی ئەمە زۆر پیرێ کورە ماشەڵڵا جوانە نۆمە تڵخێن شیرێکم دەهاتوە شێرم دەستنی سەختیا چوو بەچی وای لێ هاتۆ دەسێ لێرە لە دەشت شیرێکم دەهاتێتەوە هەر بە بۆنی ئەو تەقینەوەیە هەر لەم ناوە مینوشتی لێیە نەماتەوە بوو تاویان کرد یان بردووە ئێستا پاک بۆتەوە ئێستا پاک بۆتەوە لە شکری نییە سپاس بۆ خوایە خوا لە شتا ناچن بۆ کەش بۆ قنگروشت بڕەوەڵا ڕۆی خەڵک من بڕاکە دازەکەم دا لەڕوا وەرای بەڕەمانە ئەوە چیوتمدا چی لێ لە حانوتەکەتان ها چی لێ لە فرۆشگای قوتابخانەکەتان کوردی وتم هەروتێ ها بە عەرەبی وتم حانوت هەروتێ وەرە 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 بۆلام وەرە بۆلام چۆنن چی تۆ گۆرانیە شتێکم بۆ بڵێن بەم بەیانیە نازانم وەرە زانی منەزانم تۆ زانی ئەو گوپانش هاتە شت بخۆن نەوەڵا وچی هەتی دەدەن ڕزێدا ڕست لێ مەکتەبەکەتان ناوی چییە باخسێ چییە قوتابخانەی بانی شاریایە لە پۆلیسێنیە یەک ئافەرمە تو چۆن گۆرانی نازانی حەزەکەم گۆرانی بۆ بڵێ نازانم چی نازانی حەز لێ سڵاو لە ئێوەی خۆش باسی بانیش سەرەتا زۆر بەخێبێن سوپاس بۆ کەناڵە جوان و ڕەنگین و قەشنگەکەی کەناڵی زووم کە ئەرکتان کێشا ئەم ئێوارە جوانەی ڕەمەزانی پیرۆستان جوانتر کرد زۆر بەخێبێن بانی شار سپاس بۆ خوا گوندێکی جوان و قەشنگ و هەڵکەوتوی بناری سوورێن و کۆتایی دەشتی شارە زورە دەنگ بەستان لەگە ڕەمەزانە سپاس بۆ خوا لانی دینداری لە بانی شار زۆر لە ترۆپکایە و ڕەمەزان بە تایبەتی چێژێکی تایبەتی هەیە لێرە ئێرە ئیش و کارتان خۆشترە خەڵکی ئێرە بە تایبەتی کە دانیشتوی ئێرن ئێوە ئەڵبەتە جاجاریەنەوە ئەڕۆن زۆر نامێننەوە ئەوانی کە لێرن ئەرکیان قورسە چۆن ڕۆژەکان بەڕێەکەن طبعی بانیشار بەپی هەڵکەوتەکەی یەکێک لە گوندە جوانەکانی ئەم نیشتیمانە جوانە تاوان خەڵک سەرقاڵی جاران زیاتر خەڵک سەرقاڵی کاروباری ئاژەڵداری و پیشەی جوتیاری و کشتیاری و هەنێ جار لە کاتی سەردەمی بانیشاری کۆن و پێشتر هەنێک بابەتی دەستڕنجینی و ئیشوکاری دەستوانە و بەڵام ئێستا تۆزێک زروفەکە گۆڕاوە خەڵک کەمتر بەڵام مۆرکێکی جوانی لادێ جوانەکانی کوردستانی هەر پێوەیە وەکو هەر گوندێکی کە ئەمەش ناوێکی تایبەتی خۆیەوە ناوکەشی ئەبێت کە سەرچاوێکە بێ بانیشار لە چێوە هاتووە بانیشار تاوان ئەگەر لە ڕووی زمانوانی و ئێمە گەر سەیری وشەکەی بکەین لە دووشەی لێکدراوی جوان پێکاتەوە کە بانە لەگەڵ شار بانواتە شوێنێکی بەرزایی شاریش بە شوێنە گەوترێکە ئاوەدانێکی زۆر و زیاتر لە لادەیەکی تێدا بێت یا لە گوندێک خەڵک لێ نیشتە جێبن ئەگەڕنەوە کە تاوان وەگوتمان ئەمە سەرچاوی مۆسوق نییە بۆ قسانێکیکین بەڵام ئەگەڕنەوە لە دەمی باپیرانمانەوە کە ئێرە ئەم ناوچەی ئێمە هەتاگاتە گوندی نێو بەردەبەر لە تاوان لە ناحی خورماڵە هەتا ئەوێ شارستانێتێک بۆ کاتی خۆی شەهرە زوور کاتی خۆی ئەو ناوبانگەی هەبووە گوندی بانیشار لەسەر و ئەم شارستانێتەوە بووە لەبەرەوە ینی گومان وایە کە گوندی بانیشار تەحکومی ئەم خەڵم ڕێوەی کردبێ بۆیە بۆ پایتەختە وتراوە بانیشار ینی پایتەخت و بانی شارەکە جێڕانەوەی دووەم ئەوەیە کە گوایە لێرە ئەم هەڵکەوتە جوگرافیایی بانیشار لە شوێنێکی بەرزایی ئەوە بووە ئێرە شەر ئاوەدانی بوو ینی چەند لادێ و چەند شوێنێکی هەرتیا بووە ئەو کاتێک کە ئەم شوێنەکە لەوێ هەڵکەوتووە خەڵکانی ئەوێ ئەم شوێنە ناو بە بانیشارەوەتە شوێنێک سەروتر لە ئاوەدانیەکە مەڵێ کاگالی ئێرە پێکەوە ژیان چۆنە
نەریتە کۆمەڵایەتیەکان ماوە لە ناوتانە بینتان چۆنە بەیەکەوە چونکە ئێستا نەریتی جوان زۆری لە ناو گوندەکانە ماوەتەوە. بە دڵنیاییەوە لە بانی شار بابەتی نەریتە کۆمەڵایەتیەکان و سەردان و عیلاقاتی ئیجتیماعی زۆر گرنگی پێدرێت بە تایبەتی لە بۆ نەو مناسبەتەکانە ئەوە زۆر تۆختر و دیارترە بەڵام لە کاتی تریش هەر با بڵین زاراوەیەک هەیە کە بەکارێنرێ پێوتێ شەونشینی لە ناو گوندەکانە و شەونشین تا ئێستا لە ئێستا هەیە و سەردان و عیلاقات لە کاتی نەخۆشی پێویستی تەنگیەکەوان خەڵکە بە دڵنیاییەوە لە بابەتی کاری هەرەوەزی لە بابەتی بڵین لە بوار و پیشەی واسە پرسێ بێ شایە بێ هەمووی بێ بە دڵنیاییەوە هەموو خەڵکی ئەم گوندە جوانە هەموو لایەنەکان هەموو قەزیەکان هەموو مناسبەکان بەهی خۆیزانە بە مناسبەی خۆش و ناخۆشەوە. ئێستا زۆربەی گوندەکان شۆڵکراون ماڵی کەمی لێماوە بەڵام ئەبینین بانی شار ماڵی زۆری لێیە و ئەبینی خانووی نوێشی لەکرێتەوە خەڵکی دووبارەیەتەوە بۆێرە ئەمە بۆ چی وایە ئێرە؟ بە دڵنیاییەوە خۆتان بینیتان لەوچێ ئەنێک تەسویتان وەگرت بێ بانی شار بە بەردەوامی ئاوەدانە ینی بەردەوام خەڵک لێ ئەڕوادانی زۆری لێ بە دڵنیاییەوە خەڵک ینی بەوەی وەزیفەوە ئەڕوات بارەکاتێتە سەر وەزیفەوانە بەڵام ئەو گەنجە جوانانی کە زەواجەکەن زۆریان لێرە نیشتە جێبنەوە جاریتر ئەگەڕێتە بۆی کە ئەگەر چی ژیان لە لادەکان قورس و ئاستەنگە بەڵام خەڵک بە پێکاتە کۆمەڵاتێکە خۆشحاڵە بە سەردان و عیلاقات و پەیوەندێک بوونەوەیان لە یەکتر لە کەسوکار و دایک و باوکیان بە دڵنیاییەوە وای کردووە کە خەڵک ئەگەر چی ژیان لێرە تا ڕادێک سەخت بێ بەڵام خەڵک هەر ملزەمە بە خاک و نیشتیمان. وەکو ئەنجومەنی گوندی بانی شار باسێکی بانی شارمان بۆ بکەیت ئێستا ژماری دانیشتوانەکەی چەنە چۆنن خزمەتگوزاریتان چۆنە؟ بەخێر بن تا سەرچاو پیرۆزبایی لە کەناڵەکتانەکەم دانیشتوانی ئێمە ئیمڕۆ حاڵ 105 ماڵین بەڵام بە بۆنێ ئەم وجۆم ئاشۆ خەڵک فەوتەوە ئیمڕۆ ئاژاڵ بەخێم ناکات کرێکاری ناکات ناچە بێ شوێنەکە خۆ لە خەتای حکوومەتی نییە خەتای ئێمەیە خەتای ئێمە ئەگەر ئێمە دەنگێن ئەوان بەرزۆن نامن فەقیر وەڵڵا ئەوان باشن تا ئێمە بەڵام ئێمە ئادەگرا لەم دەگرا دانیشین وەڵڵای ئەومان نەبوو بخوێنەوە وەڵی بۆ وڵاق ئەومان هێناوە بەتەنکەر ئەومان هێناوە تا بە داماجی و بە قوربەسەی دوای تکەمان کرد لە دوو لە ماڵمامون دەگرا خۆیان لێ ڕازی بێ ئاوێکیان پێیان دەسێتەوە ڕەمان کێشەوە 5 کیلۆمەتر بەخوا دوورە لێمانەوە ئەو ڕەنجە بانیشا دابێتی هیچ کەس نەیاوە ئەومان لەوێ ڕاکێشەوە ئەو بەشی نەکردین و ئاوێتمان پێیا کردەوە ئەو هەر بەشی نەکردین و سەرچاوی ئەوی نی ئێرەوەیە سەرچاوی ئەومان لە دەرەسەرەوە یەکەمە وەکو جاران نەماوێنێ جاران لە کەسەرەوە بین خەڵک بە سەر ئەو دیارەیەک و بەڕێوە ئێستا باخوا ئەو تەنکێکە پڕەوە کە زێ پڕ بەش ناکات خەڵیانی ئیمڕۆ گۆڕاوە لەگەر جارانە خزمەتگوزاری چیتان هەیە کاگرۆڤ لە ناو گوندا وەڵایی لە خزمەتگوزاریان ڕەنگە تەواو بین مزگەوتمان هەیە مەکتەبمان هەیە جادەی قیرمان بۆ هاتووە ئەم جارش ئەو مەکتەبە لێە بەڵام دەوری 7 ساڵە هەیکەلەکەی کراوە بە ژیان هێشتووە بۆ ناوەندی تقریبەن بۆ پۆلی 12 هۆڵێکیشمان لەوایە هۆڵەکەمان وەڵی ئەوە 5 سەرم لە هەڵەجۆ لە بەپرس لاوە کاک ئەم هۆڵە ڕگرا بۆ ئێمە چاک ناکرێت چاکێککەن کە وڵی مقاول نایڵ لێ پاڵەکەی من نەفەوتێت وتیان بڕۆ لایلۆنی لێوە لە پەنجەرەکان وتین دەماش خۆم ئەقڵمەوە ناچێت لێلوونی لێوە پەنجەرمان بۆ پیاکردن پەنجەرمان تێخستکردن بەخوا بای 120 شم تێخستون و ئاوایەکی مەوتێ ناواکەیان کردگە و ئەوان بۆمان چاک ناکەن خزمەتگوزاری ئەمەیە بۆمان کراوە یانی پەشیمان نیم لە هەندێکی بۆمان کراوە ئیشمان بۆ کراوە بەڵام خەڵکی ئەمە خراو فێر بووە خراو فێر بووە بە قوڵان خەریکە ئەپیدارە کات ئێمە ئاراگراکە کەلا چواسە حیوان پەخێم نەکەوت دووسەر وڵاق پەخێم نەکەوت هەبەت دەمایری موچێ بکرا موچە وا بڕاتەوە چیەکەی کشت و کاڵ نەماوە هیچ قیمە ناکەوت نەسەوزە قیمەتەکە نەبێ تەمازە قیمەدا هەتاهین دەرەوە بێت ئین ئەمە نافرۆشێت تۆزە گەرمیچمانە گەرمەکەی ئەمە دەرمانی فیوەکەن سەیرە وەری ناگرێت ئەنا وەڵا حکومەت دەمە باشش ناوە من بێت کاگرۆڤ باسێکی ڕەمەزانی پێشووترم بۆ بکەی لە ناو بەشار بانی شارە چۆن بووە ئێستا چۆنە ڕەمەزان وەڵاهی ڕەمەزان ئەگەر لە هیچ ڕێ نەبێت لە ئێمە ڕێ بێتن ئەگەر لە کوردستانە ڕێ نەبێت لە ئێمە ڕێ بێتەوە ماڵ و مناڵ و تەلمەمان لەبکەتە باە بەڕۆژەوە سپاس بۆ خۆ لەوە زۆر تەوابین مناڵمان بەڕۆژوە یانی تۆ کە بڕێ کابراک ڕۆژبوو بە نەگیرەوە نەخۆش بێت ئۆزرێکی هەبێت جگەرە خۆر بێ لە ماڵ خۆیان نەبێت ڕووی جگەرە بخوات
ئەچێت ژوورێک وەرجگەرێ ئەوقا کە خێزانەکەی پێی نەزانێت لە ڕەمەزانە پرستیار ئێمە بکەیت لە هەموو شوێنە باشترین خەڵکی ئێمە باشتر هەیە بەڵام من وەسفی جێگەی خۆمان دەکەم. تا چەندە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لێرە هەرماوەتەوە بەیەکەوە چن بۆ تەراویح بەیەکەوە چن بۆ لەیلەتول قەدر. سپاس بۆ خۆ تەراویحمان هەیە نوێژی مەغریبمان هەیە ژێژی ئەسڵمان هەیە وەیسەوە ناتیان بۆ مزگەوت ئەوە پێڕەوەکان یاد دەدەن نوێژی ئەسڵمان بە جەماعەت هەیە نوێژی عیشامان بە جەماعەت هەیە هینی بەیانینمان هەیە جومعە و جەماعەتمان هەیە لەوا کۆچین مەچە سەرێ ئێمە. سپاس بۆ خوا بەس نییە کۆکن بەیەکەوە ئەوە زۆر گرنگە چونکە ئێستا بەخوا لە ناو هەندێک شوێنە ئەوانە نەماوە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەهێز نەماوە. بەخوا لە ناو ئێمە ئایسە شتێ بخۆمێ لە دەرەوە پەیوەندی بە یەک نەفەرەوە بێ هەمووی دەکە ئەچی بەدە ئەوشتە شتێک نیە لە خوا کاوە حەقم بەسەر نیە ئەوەی لێ خۆماگە و ئاوایە و ئاوایە ئەلی کەڵ بیر لە هیچ شتێک ناکات بیر لەوەیە کەسە بەدە ئیشەکەی دەمێکەوە بیر لەوە کەسە بەدەم ئیشەکەیەوە بڕوات یعنی بۆ بدانە هەمومان یەک ئازاندن دێها بە یەک خێزان بەدان هەمومان بەرەی یەک خێزانین ئەرە بەخۆ لەشتان ساغ بێت دەستە خۆش بە یابانیەکانی گوندی بانیشار ئەوەیە کە ئێوارانی ڕەمەزان ئەبەم شێوەیە کولێرە دروستەکەن کاتی ڕەمەزانیش نەبێت بە بەیانیانە زوو هەڵەسن بۆی بۆ بەرچایی کولێرە بە پەنجە ئامادە بکەن چ بە کونجی بێت چ بە گوێز بێ هەر بابەتێکی کە بێت مانوو نەبیدایت خێر بێ باشی چاوم خێرەوە کولێرەکە ڕۆژوو شنوانی بەخوا لەشتان ساغ بێت بەڵێ بە ڕەمەزانە بە ئێوارەیەکەن بەڵێ ئەرەوەڵا بە ئێوارانەیەکەی پارشە و خۆش ئەرەوەڵا بۆ پارچێوەیکەی دەناو هەوی ڕوشتەکەیەوە کاتێککە ئامادەیەکەی وڵی خۆرەی تێەکەین و کەمێک سۆدەی تێەکەین و شەکری تێەکەین و شیری تێەکەین کاتی وایە و ئەمە کولێرە پەنجەی پێڵ بەڵێ گوێم لێ بێ ساوسەرەکەەوەی خۆشی تەنورەکە دروست کرد ئەرەوەڵا خۆم دروستم کرد و بەچی دروستە کرد وڵات بە قڕ بەخۆر دروستیەکان جیاوازە خۆڵەکەی قڕەکەی بۆچی جیاوازە وڵایی هەموو قڕێک نابێ بۆ تەنور قڕی چۆنە بێت وڵایی شوێنی خۆی هەیە شوێنێکمانەیە پێ ئەڵێن قەڵات لەوێ بۆی ئێنین ئیتر خۆڵی ئەوێ باشە بۆی ئەمە بە چەندێک ئامادە بێنی بۆ منە بەیانیان کە هەڵەسی ساعت چەنە بێ هەڵسی ئیتر بۆی کە کاتێ مناڵە ڕۆژ بۆ مەکتەبی یا شتێک ئامادە بێ بە ساعت چەنێ پێشەوە ئەمەایی کاتی وایە شەو هەویرەکەیە شێلیت ئیتر بەیانی زوو حازرە تۆز ئیتر بە گوێرەی هینەکەیە هەڵسانی خۆمان کەی هەڵسین ئیتر ئەو کاتە کولێرەکەیش ئامادەی دەنگ و باستان لەگەڵ ڕەمەزان چی حازرەکەن بۆ ئێوارە وڵی ڕەمەزان هەچێ خوا دابێتی حازریەکەی مانوو نابن بە ڕۆژە حیوانوشتان هەیە وڵی ئێمە حیوانمان ئیسە نەوەڵان نییە بەڵام مانگامانەی ئەرەوەڵە شیرەکەی چی لەکەن وڵی شیرەکەی تا ئێستا هەر نەوەڵە ساغ بەیەخوا سێوە میوارێت چی دروستەکەی بڵێم چی دروست هەستان لە چییە؟ وڵی تر نازانم بڵێم هەرش لەو برنجەکەیە ئەرە وڵاش لەو برنج وەگە مریشک و گۆشک و ئەرەوەڵا یاخوا لە ساغ بێمان و نەبی هیچی بکەم من یارمەتی و بم یا من نەیزانم تۆ نەیزانیا تۆزێک گەزان بەس بینیکەم نەلا بەس پانیکەمەوە لەسەر پنەکە ناوێرم بیبژێنم شەفێتەنگ باسی سپاس بۆخوا خۆشە لەخوا بە زیابێ جەوێکی بەهاریە زۆر خۆشە بانیشار لە پاییزەوە زۆر خۆشە بێتتر زستانیشی حسابکار بەهارە بۆ ئێمە باسانەگە ڕۆژوە زۆر سپاس بۆخوا ئێستا زۆر باشین لەخوا بە زیابێت کەشێکی زۆر خۆشی هەیە فێنکە هیچ ناڕەحەتیەک و ئەوەی نییە لێرە خەڵکی ئێمەش خۆڕاگرە بۆ ڕەمەزان لەخوا بە زیابی هەر لە کۆنەوە هێناومانەوە ئیتر ئێستا مەشغۆڵن وڵی ئەوەی کە ئەرک و دەوامێکی هەبێت بە دەوام ئەوانەوە ئەگەرێکی بەڵام بەپێی ئەوەی کەەوە لادەکەی ئەمە کەمتر رین موچەخۆر و ئەوەیتیایە زۆرتر بە ئاژەڵداری و بە کاری کشت و کاڵکردنەوە ئێستا کاتی تۆچاندن و تۆوەشاندن ئەوەیە ئێستا خەریکی کاری جوریارین وشکەدانەکەن یا هەر هەموو جۆرە کشت و کاڵێن لەبەرەوەی کە زەویەکی سەرچاوەیەکی ئاوی وامان نییە کە بۆ کشت و کاڵی بەراو گونجاو بێت لەبەرەوە زەویەکانمان ئێمە هەر وشکەدانەکەین دانەوێڵەیەکەین پاقلەمەنیەکانەکەین ترۆزیەکەین ترۆزی گونجاوی هەیە بۆ ئاژەڵداری بۆیە خەڵکەکەی بەپێی توانای خۆی ئەڵبەت لە ئێسەیە کەم بۆتەوە بە بۆنەی ئەوە توانایان نەماوە و هەین خەڵکی وەرگاتان ماوە هەنە جێگە کێشەی لە وەرگیانێ ئەڵێن هەمووی سیاج کراوە ناتوانین ئەنی ئاژەڵەکانمان بلاوەڕێنی وەکوتم ئێمە لە وەرگامان هەیە بە
پێیکەوە ئەو لاپاڵ و شاخانەمان هەیە بەڵام لە پێدەشتەکانی شاباشین سپاس بخوا بۆ فەسڵی هاوین و پاییزە دابەت حیوان و ئاژەڵدا بەزێتە خوارەوە بۆ دەشتەکان باشە. کاک شەفیق ئەگەر باسێکی مێژووی بانی شارم بۆ بکەی بەگشتی ئەگەر هەر زانیاریەکە هەبێ لەسەری چەند ساڵە ئاوەدانا ماڵی زیاتری لێ بووە ئێستا کەمتری لێە. بەڵێ وەڵی گوندی بانیشار ئەلبەت سەرەتا گوندە کۆنەکەمان قەدیمیەکەمان لەسەرەوەیە بە 4 کیلۆمەتر بۆ 5 کیلۆمەتر سەر و ئەم شوێنەی پێگەی ئێسەوە لە ساڵی 1976 ئەو گوندەیەمان حکوومەتی بەعس لە چوارچێوەی سیاسەتی ڕاگواستن و وێرانکردنی گوندەکانی کوردستانە و گوندەی ئەمەشی وەکو هەموو گوندەکان و بگرە لە پێش گوندەکانی کەشەوە وێرانی کرد و تەختی کرد ڕاپێکی کۆمەڵگە زۆمەر رەملەکانی کردین بەڵام لە ساڵی 93 و بە تایبەت ئیتر گوندەکانی کوردستان کە ئاوادان کرانەوە گوندی ئێمەش لەو چوارچێوە ئاوادان کراوە بە هاوکاری ڕێکخراوە خێرخوازیەکان سەرەتا گوندەکەی ئێمە زۆر ئاوادان بوو خەڵکێکی زۆر ڕووی لێ کرد بەڵام لە ساڵی 90ەکانە سەرەتای 2000 خەڵکە کۆچەکە پێچەوانە بووە بەهۆی کەم ئاویەوە ئەو خەڵکەی توانای نەبوو ڕووی کردە شارەکانەوە نەدراوە بیر و ئەو شتانتان بۆ بلێ بیریان بۆ لێداین بەڵام لەو کاتەیە سەرکەوتو نەبوو کەرەستەکانیان وەکو پێویست نەبوون بەڵام لەم ساڵانەی دوایی یا تقریبان 3-4 ساڵ بۆ پێشێسە لەو شکە ساڵێکە بیرمان لێداوە بیرێکی باشمان هەیە لە ئێستا سەرچاوێکی ئاوی زۆر باشمان هەیە کانیاومان هەیە هەموو ماڵەکان ئاوێکی باشیان هەیە من خۆم چەند ساڵێک لە خورماڵا بووم بە بەراورد بە خورماڵ کە شوێنێکی زۆر ئاودارەیان شارێکی وەکو هەڵەبجە گوندەکەی ئێمە زۆر ئاوی لە هەڵەبجە باشترێکە بەڵام ڕەنگە لە شێوازی بەکارهێنان و هوشیاری خەڵکە لە بەکارهێنانی ئاوا وەکو پێویست نەبن خوشیاریکی وامان نییە بەو پێی کە من ئەو کاتێک کە ئەو بیرەیان لێدا تەنها ئەو بیرە بە پێی سانداردە جیهانیەکان کافی بوو ینی بەشی ئاوی دانیشتوانی گوندەکەی ئەمەیە کرد جگە لەوە 3 سەرچاوی ئاوی کەمان هەیە لە بناری سوورێنەوە هێنامانەوە لە گوندە کۆنەکەمانەوە هێنامانە ئەو سەرچاوانە باشن بەنسبەتەوەی کەوتت وەکو مێژوو ئەمێ بگەڕێمەوە بۆەوە گوندەکەمان زۆر دێرینە ئەوەی کە دیارە تا ئێستا وەکو لێکۆڵینەوەیکی زانستی 400 ساڵ پێش ئێستا گۆرسانێکمان هەیە ئەڵبەت چەند گۆرسانێکیشمان پێشەوە هەیە هەر مێژووین و دیارن لە هەمان کاتا لە بەپی هەنێ سەرچاو و بەنێ کەرەسەی شوێنەواری گوندەکەمان زۆر دێرینە ژیانی تیا بووە لە بۆ پێشی کەوا لە دامێنی چیا بووە کاتی خۆی لەم زۆرتر بنارەیە هەبووە قسەیەکی شێڵن ناوی گوندەکەمان هەر لەوە هاتووەڵێ بانیشار ئەم شوێنەی ئێستەمانە و لە پشتی تەنیشتی خورماڵەوە هەتاکو نێوە بەردەبەر شارێک